پەیوەندیەکی زۆر قوڵ و سەرەکی و ڕێکداکوتاو لە نێوان فەلسەفەی گشتی بە تایبەتی فەلسەفەی ڕۆژاوایی لەگەڵ پەروەردەدا هەیە. بەشێکی زۆری باس و خواسە فەلسەفیە گشتیەکان لە بازنەی پەروەردەدا دەخولێنەوە لە پرسەکانی پەیوەست بۆ نمونە بەرنامەی خوێندن، پرسی ئپیستمۆلۆجی و فەلسەفەی ناوەکی هەر بابەتێکی خوێندن دێتە گۆڕێ. ئەو بابەتەی کە دیار دەکرێت بۆ خوێندن پەیوەندیەکانی چین، تایبەتمەندیەکانی چین، بنەماکانی چین، چۆن فێر دەکرێن، چۆن مرۆڤ فێریان دەبێت. ئەمانە بەشێکی گرنگی پرس و باس و خواستە فەلسەفیەکان بوون بەگشتی. با بڵێن لە دەرسی زانستدا باس و خواسی فەلسەفی باسی ئەوە دەکا یا پرس وەکو مامەڵەی فەلسەفی لەگەڵ با بڵێن دەرسێکی زانست، وانەیەکی زانست، باسی ئەوەیە کە داخۆ خوێندکار جەخت لە تێگەیشتن و فێربوونی تیۆری و ئاراستە زانستیەکانی ئێستا بکرێتەوە، یان بۆ نمونە جەخت لە کردداری زانستی بکرێتەوە، لە کاری زانستی بکرێتەوە، وەکو بڵێ جەخت لە کردنی زانست بکرێتەوە، یا بیرکردنەوە لە زانست و بیرکردنەوە لە بازنەی زانست و بیرکردنەوەی زانستی بکرێتەوە. ئەمە کامیان گرنگە لە بەرنامی خوێندا، کامیان جەخت بکرێتەوە گرنگە، چەندێک ئەمیان چەندێک ئەویان. بۆ نمونە چییە وا دەکات دەرسی هونەر گرنگ بێت؟ لەسەر وەکو لەسەر چ بنەمایەک دەرسی هونەر دەکرێتە بەشێک لە بەرنامەی خوێندن؟ با بڵێن لە کاتێکا کە دەکرێت لەسەر چ بنەمایەک دەکرێت؟ هونەر چییە؟ ینی سروشتی هونەر چییە؟ بنەماکانی هونەر چین؟ هونەری بوونی ئەو بنەمایانە چین کەوا دەکات یا کەوا دەکەن بەرنامەی ئەنی هونەر بەشێک بێت لە بەرنامەی خوێندن؟ با بڵێن لەسەر چ بنەمایەک بەرنامەی خوێندن پێک دەهێندێ؟ ینی بنەماکانی بەرنامەی خوێندن، بنەماکانی کوڕیکەڵم منهەج لەسەر چ بنەمایەک دادەنرێن؟ ئەم بنەمایانە چین؟ بنەمای کۆمەڵایەتین، بنەمای سیاسین، بنەمای معریفین، بنەمای نەریتین، خومان پێوەگرتوون یان نا؟ ئەمانە باس و خواسن لە بازنەی پەروەردەدا دەخولێنەوە. داخۆ بۆ نمونە لە مەسلەی زانستی فێرکردن و فێرکاریدا، پێداگۆجی یا هونەر و زانست و ئاراستەی فێرکردن، داخۆ دەبێ هەموو خوێنکاران بە هەمان شێوە فێر بکرێن، یان دەبێت فێرکردنی جودا هەبێ لە بەرەوەی خوێنکاران جودان، منداڵ مرۆڤەکان جودان، ڕێگەکانی فێربوون چین؟ ئەمانە وەکو وتم باس و خواسی فەلسەفەی پەروەردەین. بۆ نمونە هەموو ئەو پرسانەی لەمەڕ فێربوون و لەمەڕ بیرکردنەوە و لۆجیک و بەکاربردنی عەقڵ لای مرۆڤ، مەسلەی باوەڕبوون، بوونی باوەڕ یان باوەڕگۆڕین بەگشتی، باوەڕێکت هەیە ئەمڕۆ لە ڕێی پرۆسەیەک و ئەو باوەڕە دەگۆڕی، ئایا تا چەند گرنگن لای خوێنکار؟ ئەمانە بۆ گرنگن خوێنکاری ئێمە، خەڵکی ئێمە، منداڵان، گەورەکان بەو گۆڕانکاریەدا بڕۆن. بۆیە ئەمە جارێکی دێتەوە سەر مەسلەی پرسی ئپیستمۆلۆجی و پرسی ئەخلاق و فەلسەفەی بیرەوە. بۆ نمونە ئەگەری هۆکارەکانی گۆڕینی بیرکردنەوەی خوێنکار چین؟ لە چ کاتێکدا، لە چ حاڵەتێکدا خوێنکار بیری دەگۆڕێ یا پێویستە بگۆڕێ؟ بە چ پاساوێک پێویستە خوێنکار بیری بگۆڕێ؟ یا ئێمە بۆ هەوڵ دەدەین لە پرۆسی پەروەردەیدا بیر بگۆڕین، فکرکردنەوە و بیرکردنەوە و تێگەیشتن بگۆڕین؟ ئەم چە پاساوەکانمان چین بۆ ئەو گۆڕانکاریە؟ ئامانجمان لە فێرکردنی خوێنکار چییە تا بیر بکاتەوە؟ بۆ گرنگە بیر بکاتەوە؟ ینی گرنگی بیرکردنەوە لەکوێدایە؟ چ جۆرە بیرکردنەوەیەک؟ تا چەند و لەکوێدا دەبێت فێری خوێنکار بکرێت بیر بکاتەوە؟ بازنەکان و سنوورەکانی بیرکردنەوە چین؟ لە تا چه ئاستێک عەقڵ بەکار ببات؟ ئایا پێویستە بیر بکاتەوە؟ ئایا خوێنکار پێویستە بیر بکاتەوە هەنگاوەکانی عەقڵ بوون هەڵبگرێتەوە؟ ئەمانە پرسیارن، ینی پرسیارن و پێویستیان بە باس و خواسە. بە هەمان شەوە پرسەکانی فێرکردن و سوورنەکانی فێرکردنیان پەیوەندیان بە جارێکی دیکە بە ئەخلاق و ئپیستمۆلۆجی فەلسەفی بیر و زمانەوە هەیە.
بەکاربردنی زمان پرسەکانی قوتابخانە و سیستەمی خوێندن سیستەمی فێرکردن پێویستن بە ئەخلاق و فەلسفەی کۆمەڵایەتی سیاسیەوە پێویستن بە ئپیستمۆلۆژیەوە پێویستن بە کۆمەڵناسیەوە لە قسۆباسی سیستەم پرۆسەی پەروەردەیی ڕسمی مەسلەی ڕێکارە ڕسمیەکان مەسلەی بوونی وەزارەت و بوونی دەوڵەتداری و پەیوەستبوونی فەلسفەی خوێندن و ئاراستەی خوێندن بە دەوڵەت و دەوڵەتداریەوە ئەمانە هەمووی لە بازنەی کۆمەڵناسی لە بازنەی زانستە سیاسیەکان پەیوەندی لایەنە کۆمەڵایەتی سیاسیەکان لەو بازنەیەدا دەخولێتەوە کە تەنان لە بازنەی ئپیستمۆلۆژیژا دەخولێتەوە بازنەی ئەخلاق فەلسفەی ئەخلاق دەسوڕێتەوە کە پێوەستن بە فەلسفەی پەروەردەوە ئەمانە هەموو نیشانی ئەوە دەدەن کە پەیوەندیەکی زۆر قوڵ پەیوەندیەکی تونند و تۆڵ لە نێوان هەر پرۆسەیەکی پەروەردەیی لە هەر حاڵەتێکدا لە هەر شوێنێکدا لە هەر کاتێکدا هەر پرۆسەیەکی پەروەردەیی یا پەروەردە بە فەلسفەوە پەیوەندیەکی تونند و تۆڵ قوڵ مێژوویی هەمیشەیی بەردەوام هەیە پەیوەندیەکی وا هەیە لە نێوان فەلسفە لەگەڵ پەروەردەدا دێتە سەر ئەوەی کە ئایا دەکرێت هیچ پرۆسەیەکی پەروەردەیی بەبێ فەلسفەی پەروەردە ڕوو بدات ینی ئایا ئەگەر پەیوەندی فەلسفە و پەیوەندی پەروەردە بەو شێوەیە بێ و لە زۆر حاڵەت لێک جودا ناکرێنەوە یعنی کاتێککە دەڵی فەلسفە دەڵی پەروەردە دەڵی پەروەردە دەڵی فەلسفە ئایا دەکرێت ئێمە لە هەر حاڵەتێکدا بێت بە زۆر بێت بە قەستی بێت بە نیەت بێ یا بێنیەت بە خواستی خۆمان بیا لە دەروی خواستی خۆمان دەکرێت پەروەردەمان هەبێ بە فەلسفە یعنی ئەوە پرسیارێکە کە لە ڤیدیۆی دیکە بە تایبەتی ئاماژەی بۆ دەکەم و فشەڵبوونی ئەو ئارگومنت و ئەو قسانش ئاماژە بۆ فشەڵبوونەش دەکەم کە بەداخەوە تا ئێستا لە کوردستانە ئێمە هەر خەریکی ئەوەی نوگیرۆدەی بووین بۆەوەی کە باسی وەدەنگی فەلسفەی پەروەردەمان هەیە یان نا بەرحاڵ ئەوە وەکو بڵێ پێشەکیەکی گشتی بوو بۆ چوونە ناو مەسەلەی باسخواستی فەلسفەی پەروەردەوە بەشێکی زۆری ئەو ڤیددیوانەی کە لە کەناڵەکەی خۆمدا ناون بەڕاستی هەر لە بازنەی فەلسفەی پەروەردە داخولێنەوە مەرجنیە هەر قسەیەک کە پێی نەوترا فەلسفە یا وشە و چەمکی فەلسفەی لەگەڵدا نەبوو فەلسفەی پەروەردە نەبێت وەکو ئاماژەم پێدا ئێمە لە هەر حاڵەتێکدا کە پێوەستین بە پەروەردەوە بەڕاستی پێوەستین بە پرسە فەلسفیەکانەوە هیوام وایە ئەم ڤیددیۆش سوودێکی هەبوو بێت گفتوگۆ دروست بکات پرسیاری جدی دروست بکات بۆیە چاوەڕێم ئەگەر پرسیارێک تێبینیەک شتێک هەبێت ئەگەر زیادکردنیەک هەبێت بۆ قسەکان ئەگەر ڕخنەیەک هەبێت ناتێگەشتنیەک هەبێت یان کێشەیەک هەبێت لە قسەکان پێم خۆشە بێ ئاماژەی پێ بکەن لە کۆمنت بنووسن لایکی ڤیددیۆکە بکەن لای خۆتانەوە بڵای بکەنەوە با خەڵک بیبینێت زۆر سپاسی ئەوانش دەکەم کە سەبسکرایبی کەناڵەکەیان کردووە دڵم خۆشە بەو 280 ئەوەندە کەسە زۆر سپاستانەکەم و تا ڤیددیۆی ئایندە خواتان لەگەڵ